بەڵێ بینیمان کە زۆر جار خەڵک بۆ یادەوەری کۆنەکان دەگەڕێتەوە بەکارهێنانی کەلوپەلە کۆنەکان دەگەڕێتەوە بەڵام لەلایەکی دیکەوە دنیا بەرەو پێشکەوتن دەڕوات دەبینین دیزاینەکان شیاوازیان گۆڕانکاری بەسەر دێت و تەنانەت ئەندازیاری لە بەشێکی ئەندازیاری ئەتوانین بڵێن دیزایانی تەلارسازی نوێ هاتۆتە پێشەوە کە ئەم بەیانیە سەبارەت بە دیزایانی نوێ و ئەندازیاری دیزاینەری تەلارسازی قسە دەکەین ئەوش لەگەڵ سۆما سەعید لە نەرویج کە دیزایانی تەلارسازی و هەروەها گونجاو لەگەڵ مۆدێلەکانی سەردەم ئەنجامەدات. ئەم کاتت باش و بۆ هیوایی کە شاد بیت دڵێکی ئارام و ئاسوودەت هەبێت. سۆماخان با سەبارەت بە دیزایانی سەردەمیانە قسە بکەین. گرنگترین هەنگاوەکانی دیزاین چین کە ئەگەر کەسێک بیەوێت دیزایانی ماڵی خۆی بکات چ لە ڕووی تەلارسازی بێت چ لە ڕووی ڕێخستنی ناوماڵەکەی بێت؟ طبعا پێشەکی زۆر سپاس بۆیەوە. طبعا دیزاینکردن و واتە بریتە لە توانم بڵێم مەبەستی سەرکی دیزاین بریتە لە گۆڕانکاری و باشترکردنی کوالیتی شێوازی ژیانمان بۆ ماوەیەکی درێژخایان. طبعا ئەم پرسیارە زۆر جارێ ڕوبەڕوومانە بێتەوە کە چۆن ماڵەکەم دیزاین بکەم و هەنگاوانە چین کە ئەتوانم بیکەم بۆ ئەوەی بتوانین بە ئاسانترین شێوە طبعا بۆ یان ئەتوانیت داوای یارمەتی لە کەسێکی پرۆفشناڵ بکەیت تەلارساز یان ئەتوانی یان بڵێن دیزاینەر یان ئەتوانیت خۆت هەنێ هەنگاو هەیە بەکاری بێنی وەکۆی بۆ نمونە یەکەم هەنگاو گرنگترین هەنگاوەیە کە بتوانی پێویستەکانی تۆ چییە و تا سێرچی پێویستەکانی خۆت بکەی بزانی بۆ چیم دیزاینە بەکارێنی بۆ ئەتوێت چ ستایلێکی هەبێت چی ئەم شوێنە بەکارێنی ئەمانە هەمووی زۆر زۆر گرنگن. دواتر کاتێک کە ئەمانەت هەمووی دۆزیەوە و ئەزانی بۆ چیمە بەستێ بەکارێنی چ جۆرە ستایلە بەکارێنی و کاتاتوانی ستایلەکە دیاری بکەیت. طبعا جۆری ستایل زۆرە لە بواری دیزاینە کە ناوی بۆدانراوە و دنیایەکی تر ستایلمانەیە کە ناوی بۆدانراوە بۆ ئەوەی بتوانانی کە تۆ ئەو دیزاینێکێکی دیزاینێکی سەرکەوتوو بێ ضرورە ئەو ستایلێکە ئەیکێ بگونجێ لەگەڵ بارودۆخ و حەز و ئارەز و کەسایەتی تۆ خێزانەکەت. طبعا ئەمە بۆ ئێستا باسی ماڵەکەین بەڵام ئەمە پرینسیپانە بۆ هەموو شوێنە گشتەکانی شەبێگە تۆ دیزاینی هوتێلە بکە یان ڕێستۆرانە بکەی بە هەمان شێوە. کاتێکە دیاریکردنی ستایلەکان زۆر گرنگە بەڕاستی ئەگەر و کەسانی کە ئەکسسیانەیە بۆ کۆمپیوتەر ئەتوانن ئەوە بەکاربێن ئەتوانن لە ڕێی بەکارێنانی مۆد بۆرد یان ئینسپیرێشن مۆد بۆرد ئەم شتانە بەکار بهێنن یانیش ئەتوانن خۆیان بە شێوەیەکی ترادیشناڵ ئەو بڵێن. باش خاتە سۆما من کەمەوە بەرباسی ئەو ژیانم کرد کە خەڵک حەزەکە بۆی بگەڕێتەوە لە کەلوپەلە کۆنەکان و بەکارهێنانی ئەو شتانی کە هەیە. دەمەوێت لە ڕووی دیزاینیشەوە بزانم ئایا مەرجەکە دیزاین لەسەر ترند بێت و دیزاینێکی سەردەمیانە بێت یاخود دیزاینکردن ئاساییە ئەگەر بینەوە سەر فۆلکلۆرە کۆنە کوردیەکەی خۆشمان؟ طبعا زۆر ضرورە ئەنی هەموو وڵاتێک هەموو کللتورێک تایبەتمەندی تەلارسازی و دیزایانی خۆی هەیە کە زۆر ضرورە ئەو ڕەسەنایەتی ئەو وڵاتە و کللتورە بمێنێتەوە ئەگەر چی نوێژینەوە تازەکردنەوەش ئەکرێ بەڵام زۆر ضرورە ئاگامان لە ڕەسەنایەتی و ئەو شێوازە بێ کە پێناسی ئەو کللتورە ئەکات چونکە هەر وڵاتە و شێوازێکی خۆی هەیە کە پێناسی کللتورەکەی ئێکا و چیرۆکی مرۆڤایەتی ئەو وڵاتە ئەگەڕێتەوە. لەگەڵەوە ئەمە بەرەو مۆدرنی سێری نەچین بەلەو تازەگەری ئەچین ئاساییە بەڵام ئەمەش تەوان ئەکەوێتە سەر لە ڕووی سایکۆلۆژیەوە سەر کەسەکان تا چ ڕادەیە کەسەکەوێت کە حەزی بە دیزاینێکی مۆدرن و تەلارسازێکی مۆدرن و سەردەمیانە هەیە و تا چ ڕادەیەک حەزەکان لە بوارێکی کلاسیکی و مێژوویەکی کۆندا بمێنێتەوە. ئەمانە هەمووی بەڵام هەرێمی کوردستان لە دیزایانی تەلارسازی لەکوێی دنیاە؟ ئەخۆ تا چەنە توانراوە لەگەڵ نوێترین دیزاینەکانی جیهان بگونجێت؟ سۆماخان بۆیە ئاوا خێرا پرسیارەکان لەکەم چونکە کاتێکی کەممان ماوە. ئەزانم ئاساییە. طبعا وەکوتم هەر دیزاین و تەلارسازیەک پەیوەندێکی زۆری بە کۆمەڵگە و بە کللتورەوە هەیە. هەر کۆمەڵگە و کللتورە دیزاین و شێوازێکی تایبەتی خۆی هەیە و ئەمە طبعا لە ڕووی ئیشکردنیشەوە وایە بۆ نمونە ئێستا من لێرە ئێمە لەوانە سیستەمێکمانەیە کە بەکارێنە نەرویجا لەگەڵ لە کوردستان شێوازێکی تر بێ ئەمە هەڵەوڕاستی تیانە هەر وڵاتە و شوێن بە شێوازێکی شەکە. ئێمە لێرە بۆ نمونە بچووکترین گۆڕانکاری لە نەخشەی خانوو یان لە کاتی دروستکردنی ماڵەکانەکەیکەین
دەکەین ئەبێ شارەوانی ئاگادار بێ و بۆ ئەمەش ئێمە هەر خەڵەسین بە ئەو ڕسمە تەلارسازیەکان بە هەموو ئەو فۆرم و دۆکومنتێشنانەی کە پێویستە و نێرین بۆ شارەوانی هەتاوەکو قوبولی ئەو کەیسە بکات هەتا ئەو نەتوانێت هەتا شارەوانی قوبولی نەکات ئێمە ناتوانین بە هیچ شێوە گۆڕانکاری لەوەیە بکەین کە ئەمە سیستەمێکی زۆر باشە بەڕای من هەم لە ڕووی ئەوەی کە ئەتوانم بڵێم کە متمانەیەک دروستەکە لە نێوان شارەوانی و هاوڵاتیان و هەم لە ڕوویەکی تریشەوە ئەزانی کە شارەوانی تێڕوانێکی گشتی هەیە بەسەر هەموو ئەو پرۆژانێ ئەگە گەورە بەیان بچوو کە بەڵام گرنگە کە شارەوانی تێڕوانێکی گشتی هەبێت تەبان نازانم سیستەماگە لە کوردستان هەبێیان نا بەڵام بەڕای من سیستەمێکی زۆر باشە کە بتوانن هەبێ لەوێش باشە خاتو سۆمە تا چەندە تۆ توانیوتە وەکو خانمێکی دیزاینەری ئەندازەیی تەلارسازی کە لە نەرویجی بۆ هاوڵاتیانی کوردستان هاوکار بیت بە نوێترین شێوازەکانی دیزاین ئاشنایان بکەیت طبعا من لە ڕێی پلاتفۆرمەکانی خۆمەوە وەکو سناپچات و ئینستاگرام زۆر هەوڵم ماوە و زۆر یارمەتی خەڵکی ماوە کە ڕسمی ماڵەکانیان نێرن نەخشی خانەکانیان نێرن و هەروەها لە ڕێی پلاتفۆرم و هەروەها لە ڕێی پۆستانەشی کە خۆمێکم لە ئینستاگرام و سناپچاتەوە هەوڵێم زانیاری ڕاست و سەلمێنرا و لە ڕێی ئەو پلاتفۆرمانەوە بڵاو بکەمەوە و ئەمە جگە لەوەی کە لە کاتی ئیشکردنی شابڕاست کە ئیشیان بۆکەم بۆ کوردستان بە تایبەتی بە ئۆنلاین ئەتوانم کە بڵین ئەو داواکارێنێک ئەوان هەیە لە بە تایبەتی کاتێک دیزاینەکانیان بۆکەم زۆر حەزیانەکە کە ئەساسانی کە لە دیزاینەکە بەکارێنم بۆیان هەمان ئەساس بێت بەڵام نەمەتوانی بەڕاستی پێشتر بەس ئێستا خۆشبەختانە لەبەرەوەی کۆنتراتێکی گەورەم کردووە لەگە براندێکی گەورەی نەرویجیە ئەتوانم کاتێککە دیزاینێکم بۆ هەر کەسێک ئەساسەکانیشان بۆ بنێرمەوە کە ئەمە بەڕای من چکە داواکارێکی زۆری لەسەر بوو پێشتر و هەوڵێکی زۆرم ماتاوکو بتوانم یارمەتیان بەم لەو بارەیەوە وەکو تریش من ئەوەی کە ئەیبینم کە زۆر بەکەمی دیزاین بە کوردی باسەکرێت لەبەرەوەی دیزاین بە کوردی هەتا ئێستا نەما بۆ من خۆشم بە کوردی دیزاین نەخوێندووە بۆیە من هەوڵێم بە زمانی کوردی بتوانین ئەو دەستەواژە و مەسەڵەحانی کە بە ئینگلیزی خوێنینەوە بتوانین بە زمانی کوردی هەمان بێت زۆر بە تایبەتی بۆوانێک کە دیزاین خوێنن زۆر سوودیە بێت بەڵێ سپاس بۆ سۆما سەعید ئەندازیاری دیزاینەری تەلارسازی لە نەرویجەوە لەگەڵمان بوویت سپاس زۆر سپاس